السلام عليكم. عليك السلام. بخير بين مسي باشا ان شاء الله. يوم باشیت ان شاء الله. سلامت بیا خو. امرو نقل تابین کومالای بسیار گفتگو ما نبی. بخوش حالیه. سلام کمی. بخیر بین. اخو سلامت فرمو. تنسي باشا. الحمد لله. يا وشانت. والله باشين الحمد لله. مندوبون كجيشنا أحموا. والله توزك جو قرمة. أحموا شان هرلين قرمة. والله ناو ديكيت بس بكمله يعني قرم بيت. نازم بنا وباخو شو كان ديكي. أحموا هالكوتي كي بابلين بناريه لبنارة هالكوتو بلام أما نبوته كاريوي كشو هو كيفينك ببداخوا چونکە دامنی چیە سەختەکان نییە بەڵکو با بڵێن چێکە کە بەرزەکەی زۆر نییە لە باتیەوەی هەوای فێنکمان بۆ بێنێ گەرمای ڕۆژ و خۆر و خۆرەتا و ئەداتەوە ناو دێ و بە یەکجار گەرمایەکی بەتین ئەحمەوا داگرێتەوە و ئیتر ئەحماوا و تا ڕادەیەک خورماڵیش بە گەرمایەکی زۆر ناسترا حتما دواتر پرسیار مەبێ لەسەر ئەم دێ و ئەزمموی جەنابتان لەم دێدا شاءڵ بەخێر بن بەڵازان خۆشەویستانمان لە بەرنامەیەکی تایبەت و نوێدا باز لە ئەزممون و ژیانی کەسایەتێکی میدیاکاری بە ئەزممون دەکەین لە ئەزمموی ژیانی خۆی لە منداڵیەوە تاوەکۆی کە تێکەڵ بە کاری سیاسی و تێکەڵ بە کاری میدیایی بووە باز دەکەین و کۆمەڵێک گفتوگۆ و پرسیارمان دەبێت لەگەڵ مامۆستا عەباس محەممەد بەڕێوەری کەناڵی پەیام ئێوەش پێکەوە بینەرما بن بۆی کە بیسەر و بینەری ئەم گفتوگۆ و دیمانە تایبەتەمان بن وەسایان دووبارە سڵای خوا لەوێ خۆشحاڵ بووین بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم عەزیەتتان کێشاوە سڵام ڕێزم بۆ جەنابەت بۆ هاوکارە بە ڕێزەکانت بۆ بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی پەیام بۆ خەڵکی بەهیممەت و خۆشەویست و ئازیزی پازگای هەڵەبجە و هەرێمی کوردستان خوا سەلامەت بێ یەکەمین پرسیارم یاخود ئەم پرسیارم دەبێتە کرۆکی گفتوگۆکەمان پێشەوەیە کە جەنابتان بۆچی ئەحمەداوا دڵبژاروە بۆچی ئەزمموی ژیانت لێرەوە دەستی پێ کردووە بڵێ بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لا عزیز و خۆشەویست و سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم طبعا من لێرە لە گوندی ئەحمەداوا لەدایک بووم قەدەری خوا ئەحماوەی کردۆتە زێدی لەدایک بوونی من و هەورامان ئەحمەداوای لە ئامێز گرتووە و لەوێشەوە دەبینە خەڵکی هەورامانی هەرێمی کوردستانی ئەمدی و با بڵێیت لە بناری شاخەکان و ناسراوە بە هاوینە هەواری ئەحماوە ڕاستە جەوەکەی تۆزێک گەرمە بەڵام هاوینە هەواریشین ماشەڵڵا باخ و باخاتێکی زۆر و ئاوی سەرچاوی زەڵم بەناو ئەحماوایە تێپەڕێ و دیمەنێکی جوان و دەڕەفێنی دروست کردووە من لێرە لە ئەحماوە چاوم بە دنیا هەڵهێناوە هەر لێرە بەرەبەرە گەورە بووم و چوومەتە قوتابخانە لە ساڵی 1970 من لەدایک بووم ئیدی لە ساڵی 1985 لێرە دوایەوەی کاچوومە قوتابخانە و لێرە گەورە ئەبووم و لەگەڵ ئەم ژینگەیە ئاشنایەتێک دروستەکەم و لەگەڵ خەڵکەکەیدا دەبینە خزم و ناسرا و دۆست و دراوچێ و ژیانێکی سادەی کوردەواری و هەورامیانە بەڕێیەکەین دوای ئەوە قەدەرەکانی تر یەک لە دوای یەک دەست پێەکەن بەڕاگواستنمان لێرە وەکو زۆربەی زۆری خەڵک و گوند و ئاواییەکانی هەرێمی کوردستان و ئێمەش ئیدی یەکەم قۆناغی ئاوارەیی و دەردی سەری و نەهامەتی و لە دەستدانی زێد و ئاوایی و ڕەز و باخ و دەشت و دەرمان دەست پێەکە دوایی بە تەفاسیلە چینە ناو ئەو بابەتە بەڵام ئیدی ئەحماوا قەدەری ئێمەیە ئەحماوا زێدی ئێمەیە ئەحماوا خۆشەویستی ئێمەیە خۆی و دانیشتوانەکەشی بەڕاستی هەورامان و خورماڵ و ئیدی ئەوانە
هەمیشە پێکەوە بووین، هەمیشە قەدەر بەیەکەوە بەستوین و پێکەوە ژیاوین. ماوەسا ئەمڕۆ پێما بێ لەو خانووی کە سەردەمی گەنجیت لێرە بوو بێت منداڵی لەوانێ خانوویەکی دیکە بوو بێت باز لە ئەزمموی خۆتەکی لە سەردەمی منداڵی قۆناغەکانی منداڵی چۆن تێپەڕی حتمما لایکی بەڕێزیشتان لێرێ دواتر قسەی لەگەڵەکەم و گفتوگوی لەگەڵ دەکەم. خۆی ئەسڵەن دایکم باشە باسی مناڵی من بکە بۆ خۆی ئەوەندەم لە بیر بێت ینی ئەوە کە چاو هەڵدەهێنی لەم گوندەیە و لەم ئاواییە هەندێک مناڵی هاوڕێت و دەوروبەری خۆتە ناسی کە لە کۆڵانەکانە یاریت لەگەڵا کردوون کە دانیشین بەڵێ کە لەگەڵت بوون و هەڵسان و دانیشتون تەنانەت کە پێکەوە لەگەڵ خێزانەکە تا ئەنی ئەوانم کە بەبیر دێ ئێمە چوین بۆ نێو باخ خاوەنی باخ بووین چونکە لەم بنارەکە ئەچیتە سەرەوە باوڵێن بەرەو زەڵم و سەرچاوی زەڵم تر هەمووی باخ و باخاتە ئێمەش پشکمان هەبوو لەم باخانە و بە منداڵی بیرم دێ لەگەڵ براکانم لەگەڵ کوشکەکانم لەگەڵ دایک و باوکم بەشێکی ژیانمان بە باخداری و هەڵسو و کەوتینێ و باخ بەسەر بردووە لە بەتەنیشت چەمی زەڵمەوە بەتەنیشت هاژە و خوڕەی سەرچاوی زەڵمەوە ئەمانە لە یادەوەریمانە هەن دواتریش بەشێکی دیکەی ژیانمان لە نێو دەشتە چونکە ئێمە پێویستمان بە هەردووشیان هەبووە بۆ بژێوی دایما ئەو خەڵکانی کە لە بنار بوون هەوڵی داوە هەوسەنگێک لە ژیانیان ڕابگرێ هەم هەوڵی داوە لەگەڵ باخ و لەگەڵ فێنکی و لەگەڵ ئاو سروشت و هەندێک میوە و ئەوانەیە مامەڵە بکە و بەرهەمی بهێنێ هەمیش بۆ دانەوێڵە و کشت و کاڵ و سەوزە و میوە هەوڵی داوە کە لە دەشتەکانە سوود وەربگرێ دوایەوەی کە لە باخ دەیتەوە چیتە دەشت و دەرو لەوێش دیسان لەگەڵ ئەو سروشتەیە دەست و پەنجە نەرمەکەی و بیرم دێ ینی ئێمە لە مناڵیمانە تەماتە و خەیار و سەوزە و تووتن و لەگەڵ بەرەمێنانی تورتنە با بڵێن ژیانێکی زۆر و بیرەوەرێکی زۆرمان هەیە بۆ خۆی ئەرک و زەحمەت و چەرمەسەری هەبووە بەڵام لەگەڵیشا چێژ و بیرەوەری خۆش هەرەوەزی و ئەوان هەبووە ینی ڕاستە چێژێکی تایبەتی هەبووە ژیانێکی خۆشتر بوو بە بەراورد بەس ناڕەحەتیشی بۆ خۆی هەبووە فعلا ناڕەحەتی هەبووە بەڵام ئێستا بەو شێوازە نیانی شتەکان ئەگۆڕێن بە پێی بارودۆخ لەو بارودۆخەیە لەوانەیە حکوومەتی ئەو کاتە مامەڵی وا کردبێ یان دامی جووتێرانی وا کردبێ با بڵین ئەوانی ئاراستە کردبێ بۆ بەرەمێنانی تووتن هەست دەکەم کە زۆربەی زۆری خەڵک بەم جۆرە کش و کاڵکردنەوە خەریک بووە با بڵین ئێمە بەڵام خێزانێکی با بڵێن هەمیشە وەکو خێزانەکانی دیکەی ئەو کات خێزانێکی قەرەباڵغ بووین دەسەر خێزان بووین ماشەڵڵا ئیدی لە نێو خۆمانە تااقتمان هەبووە و لەگەڵ دەوروبەریشمانە هەماهەنگی و هەرەوەزیمان هەبووە ئیدی ئەمە وای کردووە کە بێتاقەت نەبی دوایەوەی لە باخا دەیتەوە بچیتە دەشت دوایکەوەی لە دەشتا دەیتەوە لەگەڵ ئاژەڵ و ڕەشەوڵاخ و ئەو بابەتانەیە مامەڵە بکەیت و بە هەموویەوە بتانی ژیانێکی سادەی خۆشی هەورامیانی کوردەواریانە لێرە بۆ خۆت دروست بکەیت کە چێژی لێ ببینی بەڕاستی کە ڕەسەنایەتی تیابێ کە تام و چێژی تیابێ کە خۆشی تیابێ بەڕاستی لەگەڵەوەشا کە ناڕەحەتی تیابووە ئەرکی تیابووە ماندووبوونی تیابووە بەڵام دوجار وکو قەدرێک تۆ قبوڵت کردووە مامەڵت لەگەڵا کردووە ئیدی لەگەڵ ئەوەی کە لە لادەیە ژیاوین و لە سەردەمی بەعسیشا بووە تۆزێ دوورە دەست بووین لە زوڵم و ستەم و چەوسانەوەی بەعس چونکە ئێمە تا ڕادێک لە نێوانی هێزەکانی پێشمەرگە و حکوومەتی بەعسا بوو هەندێک کات هێزەکانی پێشمەرگە لە ئاوایی هەبوون لە ئەحماوا هەبوون هەندێک کاتی هێزەکانی ڕژەمی بەعس لەم دەوروبەرە بەڵا دەست بوون لەبەرەوە با بڵێن حیزبی بەعس کەمتر توانیوێتی خەڵکی ئەم ناوچەیە بچەوسێنێتەوە و دەستیان پێڕابگاوە و بابەتانە ئیدی تا ئەو کاتێک کە ڕایان گواستینەوە یان باسێکی ترە زۆر باشە مامۆستا پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئەو سەردەما کە جەنابتان منداڵی و گەنجەتی بیر بێت لە لادەکان بە بەراورد بە ئێستا چۆن هەڵدەسەنگێنی لەگەڵەوەی ژیانێکمان ژیانێکی زۆر سادە بوو کاک دانیار
بەڵام بەڕاستی تاموچێژێکی بێوێنە و لە بیر نەکراوی هەیە. تاموچێژی ئەو ساتە وەختانەی کە پێکەوە لە نێو ماڵ و وەکو خێزانێک دانیشتو یان تەلەڤیزیۆن نەبووە یان کەمترین ماڵ تەلەڤیزیۆنێکی ڕەش و سپی سادەی هەبووە با بڵێن ئەو کات. من کە بەبیرم دێت تەلەڤیزیۆنێکمان هەبووە بەست نازانم چۆن و کەی هاتووە تام گوندە و کارەباکەی هاتووە، بەڵام بەڕاستی چێژ لەو ساتە وەختانە ئەبینم کە پێکەوە لەگەڵ خێزانەکەمان لە ماڵەوە دانیشتوین، پێکەوە چوین بۆ نێو باخ، پێکەوە چوونێ بۆ نێو دەشت، پێکەوە ئاژەڵداریمان پێکەوە هاوکاری دراوسەکەتان کردووە. طبعاً ماڵەکەمان هەروەک ئەوەی ها چۆن بەرزایی و نزمیاییەک هەیە دیوارێک نەبووە لە نێوانمانە، یعنی ئەو کات ئەوە ماڵی خاڵۆژنم بووە، ماڵی ئەم دراوسێەمان بۆ مامۆستامە لە عەبدولکەریم خاڵی خۆش بێ کە وەفاتی کردووە. بە ئێستاشەوە چێژ لە دراوسێتی ئەو کاتانمان ئەسڵەن پەیوەندیەکانی ئێستامان بنیاد نراوە لەسەر عەلاقاتی ئەو کات کە عەلاقاتێکی زۆر بەتین بووە بەڕاستی. یعنی ئەگەر من دایکی خۆم لە ماڵەوە نەبوو بێ ئەوە مەسەلەن دایکی دراوسێکەمان هاتووە بەدەم مناڵە ساواکانەوە شیری پێداون بە خێوی کردوون مەسەلەن بە ئەمانەت من بۆ خۆم دایکم بە هەندێک هۆکار لەگەڵ نەخۆشیە چۆتە بەغدا وا باسەکەن. ئێمە بە هەمیشەیی لای ئەم دایکەمان بوون کە ئێستش پێڵێن دایکە و کە ئێستش دەست و سەری ماچەکەین وەکو دایکی خۆمان مامەڵی لەگەڵاکەین و فعلەن شیری پێداوین. پەیوەندێکی زۆر خۆش نەکرد تەنها لەو ساتە وەختەی کە لە ماڵەوەی لەو ساتە وەختەی کە لەسەر کاری ئێمە وەختی پاچە کۆڵەی تووتنەکەمان تەنها خۆمان نەمان کردووە، دەرو دراسیەکانیشمان هاتوون وەکەوەی ئێمە چوین بەدەمەوانەوە. ئیتی ئەمە حیوارێک دروستەکە، گفتوگۆیەک دروستەکە، بارودۆخێک دروستەکە، زۆر چێژی لێبینی. ئەو کاتانەی کە بەروبووم پێگا بە هەمان شێوە چۆن بۆ خۆت هێنیتەوە بۆ دراوسێتەکە چی هێنیتەوە ئەگەر ئەو نەشی بوو بێیانی خۆ ئەگەر ئەو شێوازێکی تری هەبوو بێ بەشی تۆی لێداوە. مەسەلەن ئەو کاتانەی کە هاوسەرگیری تیاکراوە، یعنی ئەو زەماوەندانەی زوو بە ئێستش چێژی خواردنەکەی بە ئێستش چێژی ئەو دڵسافی و خۆشی دەربڕێنانەی کە هەبووە هاتن و چوونانەی کە هەبووە چودانم ئەگەر ئۆتۆمبیلێک لە ناوەواییە هەبوو بێ چۆن مامەڵی لەگەڵ کراوە. یعنی بەڕاستی چوون بۆ مزگەوت جەژنەکان بۆ نەخۆشەکان، ینی بەڕاستی دووکانەکانی سادە و ئەوانە ینی ئەساسی خزمەتی ئەسڵی نەسەبی خۆت، ینی چەند سادە و چەند خۆش و ئەو جلوبەرگی کە لەبەرت کردووە باشە، ینی نازانێ ئەو سەردانانەی کە کردوتە، ینی لە ساڵێکا چەند جارێک چووتە دەرەوەی ئاوایەکەی خۆت، ینی ئێستش بەبیرت دێ و چێژی لێوەرەگری. بەڕاستی ینی پەیوەندیێکی کۆمەڵایەتی هەبووە بە هەموو مانایەک، ئەگەر کەسێک نەخۆشیێکی هەبێ، ئەگەر کەسێک خۆشیێکی هەبێ، ئەگەر بۆنەیەک بێیانی کە بیرت دێتەوەکو ئەو ساتانەی کە چێژت لێوەرگرتووە چێژەبی. مامۆستا لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەحمەداوا چۆن چۆنیە جاران چۆن بوو ئێستا چۆنە وەکو پێویست خزمەت کراوە خۆت ئاماژت پێکرد ئەم گوندەی ئێوە باقی گوندەکانی دیکە هاوکارێکی زۆر باشی پێشمەرگە بوون، ینی لە پێدانی خواردن لە شوێنی حەوانەوەیان لە زۆر هاوکاری دیکە خەڵکی گوندەکان بۆ شازە هاوکاری پێشمەرگیان کردو لەو سەردەمەدا. ئەو کات ئێمە وەکو ئاماژەم پێکرد لە نێوان هێزی پێشمەرگە و حکوومەت تا ئێمە دابڕابوون لەوەی هەر خزمەتگوزاریمان بۆ بێ. یعنی ڕاستە هەندێک خزمەتگوزاری هەبوو وەکو ئەوسا ئەحماوا جادەی قیری هەر هەبوو، ئەوسا ئەحماوا مەسەرن بەهۆی ئەوەی کە هاوی نەهوارێک بۆ لەوانەیە کارەبای زووتر پێگەیشتی بێ و هاتووە. بەڵام لەگەڵەوەشا مەسەرەن ئاوەڕی جددی وەکو خزمەتکردن وەکو ژیانێکی باش وەکو دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریەکانی کەرتی تەندروستی و بوارەکانی دیکەی ژیان قوتابخانە ئەحماوا من بەبیرم نایە بەس ئەوەتەی کە پێویست بووە چوومەتە قوتابخانە لێرە قوتابخانەی هەبووە وێنەیەکیشم هەیە لە پۆلی هێشی سەرەتاییان پیشەنتانە دەم دەیبینین پێکەوە. ڕاستی لە ڕووی خزمەتگوزاریەوە ئێمە هەردوو حکوومەتەکە زوڵمیان لێ کردووی. حکوومەتی یەکەم کە دەست بە بەهاکانی کەلتوری کوردەواری بووە، دەست بە نەتەوەکەمان بووە، دەست بە زمانەکان بوو. مەبەستم ڕژەمەیەک لە دوای یەکەکانی عێراق، دەست بە خاک و ئاو و نیشتیمانەکەمان بووە، دەست بە مافەکانمان بووە، زوڵمی لێ کردوین. کەمترین خزمەتگوزاری بە ئێرە گەیاندووە، ئەگەر گەیاندبێشی لەبەر چاوی کاڵی ئێمە نەبووە، لەبەرەوەی کە هاوی نەهوارێک بۆ گەیاندوێتی، لەبەرەوەی کە
بۆمان باسەکەن گەشتیاران لە کوێیت و لە وڵاتانی دەرەوەش هاتوون لە هەموو وەکو ئێستا کە چۆن دێن ئەو کاتیش هەڕوویان کردوتە ئێرە هەندێک خزمەتگوزاری هاتووە بەس هیچی لە ئاسی پێویست و لەبەر خەڵکەکەی نەبووە. ئێستش حکوومەتی خۆجەیی خۆمان کە دڵمان پێی خۆش بووە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەحماوا لانکەی شۆڕش و قوربانیدان و خزمەتکردن بە هێزەکانی پێشمەرگە و ئەو مەسئولانەی ئێستا وەزیرن و بەرپرسی یەکەم و لە بەغدان و کۆشکی باڵایان هەیە و بە ملیاران دۆلاریان خستۆتە ژێرخانەکانیانەوە لەم گوندەیە حەساونەتەوە لەم گوندەیە پارێزراون لەم گوندەیە خزمەتگراون لەم گوندەیە نانیان پێدراوە بەشێکی ڕاست ئەرکی سەرشانی خۆمان بووە بەڵام بەشێکی قوربانیدان بووە کە بۆ ئەوان کراوە بەڕاستی ئەوان نەک هەر ئەوەی وەک نەبایان دیبێ نەباران وەک ئەوەی هەر لێرە نەژیابن وەک ئەوەی کورد نەبن وەک ئەوەی هیچ وەفایەکیان بۆ ئەم خاک و نەتەوە خزمەتە نەبێ بۆ ڕۆژێکیش نەهاتوون مەرحەبایەکی گەرم و گوڕی ئەم خەڵکە بکەن بڵێ دەستان خۆش بە عەزیەتمان داون هەندێک بە ئێستاشەوە ئەو قوربانیانەی کە داویانە ئێستا ژمارەیەکیان لێرە بە خاک سپێردراون هەر لێرن یعنی ئەوان بۆ ڕۆژێک نەهاتنەوە خزمەتێک بەم ئاواییە بکەن کە ئەگەر قوربانیشی نەدابێت لە پێناوی ئەوانە وەک ئەوەی کە بەشێکە لەم ئەو خاک و نیشتیمان و هەرێمە مافی خۆیەتی بەشەکەی خۆی وەربگرێ مافی خۆیەتی خەڵکەکەی خزمەت بکرێ بەڵام نەپاداشیان دانەوە نەخزمەتیان کردن بەڕاستی ئەوسە لە کاتی گفتووەکە دایکی بەڕێزت سێرمانەکەم پێم خۆش چەند پرسیارێکی لێ بکەین و بچینە لای ئەگەر خۆش لەبارەی دایکمەوە دایکە وەکەوەی دایکی هەموو کەسێک وایە مرۆڤێکی زۆر گەورە و میهرەبانە ئەو ژنێکی قوربانی دەری ئازایی هەورامی خەڵکی هەورامان و کوردەواریانە زەحمەتی کێشاوە لە ماڵ لەگەڵ مناڵەکانی لە باخ لەگەڵ دار و درەخت و ژینگە لە دەشت لەگەڵ سەوزە و میوە لەگەڵ قەدەرە ناخۆشەکانی ئێمە و کوردەواری ڕاکردن و ڕاگواستن و دوایی بۆتان باسەکەم چیمیایی باران و ئەنفال و ئاوارەبوون و خان و ڕووخان و چوزانم یعنی ئەم هەموو قەدەرە ناخۆشانە باوک مردن و دوایەوەش باوکمان مرێجێکی باوکمان بۆ ئەگرێتەوە و ئێستا سوپاسی خواکەینە و لە ژیانایە و دڵمان پێی خۆشەوە کێوێت لە پشتمانەوە وەستاوە فەرموو دای گیانسڵی خوا لەبێ گیان بەزێ باشە وڵای لەخوا بە زیادی حەمد و سپاس بۆ خوا یەخوا باش بیت زۆر باشم وڵا یەخیشەڵڵا هەمیشە تەندروست باشە درێت بێ لەخوا بە زیادی من لەم تەمەنا و ئاوا بتوانم من وێژ بکەم و بچم بەڕێوە و حەمدوستە نای خوایەوی سپاس بۆ خوا سپاس بۆ خوا کە باش جامانە کەمێک باز لە سەردەمی و قۆناغی منداڵی مامۆستا عەباسمان بۆ بکەی وەکو پوڕی جەنابتان بەڵێ وەڵڵاهی عەباس ئەم مناڵە ئەوەڵ تا ئاخر هەر باش بوو عەباس فەقیر بوو زیرەک بوو ڕێک و پێک بوو ئێمە هەموومان نەکەر من هەموومان لێی رازی بوو ئەری وەڵڵا بەخوا لێ رازی بووم ئیسای هەتا ئەمرم هەر لێ رازیم هەر کوڕێکی ڕێک و پێک بووە کوڕێکی فەقیر بووە و بێدەنگ بووە و لاشەر بووە وای گەورە لەیەکتان نەکە ئەو سەردەمە چۆنی بوو منداڵ ئەچونە مزگەوت بۆ دەرس خوێندنی قورئان بۆ مزگەوت دەچون بۆ قورئان خوێندن ئەچن بۆ نوێژ ئێتر کوڕێکی ڕێک و پێک مێ نوێژیان نەچووە بەخوا هەر ڕێک و پێک بوون باش بوون مسلمان بوون لەناو مسلمانەکان بوون ئەمان مسلمان سەری هەڵداوە لە منتیقەی ئێمە و لە مەملەکەتە ئەومان لەناو مسلمانان هەڵبەت پەروەردەی جەنابت و هاوسەری بەڕێزی زۆر دەوری هەبووە خوای گەورە خوا خۆی ئەزانی ئەوەی بەڵام مناڵی من لە حەمد و سەنا بۆ خوا هیچ ناڕەحەتیەکیان نەبووە بۆ هیچ کەس لێ رازی شەڕ بوون لێ رازی بوون ئیسا ئەم خزمانان نییە خزمی خۆیان بنە ماڵی خۆیان هەموویان لێ رازین بەخوا ئەری وەڵای لەخوا بەزیاوێ لا شەڕ بوون قورئان خوێن بوون لە مەکتەبا بوون شەڕیان لەگەڵ کەسان نەبووە ناڕەحەتیان نەبووە عازی کەسیان نەکردووە باش بوون بەخوا مامۆستا لە کاتی گفتوگۆکە ئاماژی بەوە کرد کە جەنابیشتان ئەو سەردەمە ئەنین زۆر ناڕەحەتی و چەرمەسەری زۆرتان بینیوە کەمێک باسی ئەومان بۆ بخوا دەسەر خێزان بووین ئەم دەسەر خێزانە من و باوکی ئەمان مناڵ بوون ئێتر 6 کوڕ بووە 4 کەنیژک بووە خزمەتکاری ئێوە
بەخوا لەخوا بە زیاد بێ خوای گەورە هەر محتاجی نەکردوین بەڵام بە ناڕەحەتی بەڵام بەس ناڕەحەتی و بەڵبەختی و مسیبەت و تووتنکردن و مەتڵەبێتتر هاتوویران و ڕاگوازن و بەبەختی ئەتر هەر باش بوو تا ئیمڕۆ هێنامان لەخوا بە زیادی ئیستایت حەمد و سپاسی خواکەم باشن مناڵەکانم لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ ژیانی ئەحمەداوات پێخۆشە یان شار بەخوا ژیانی ئەحمەوان پێخۆشە حەزیز لە شارە تااقەت ناگرم ناوەڵە ئێمە تەکلیفی لێکەین زۆر جار بە حکمیەوەی کە بە تەمەنە و بە تەنهایە لێرە تەنیا خۆی ئەڵێن وەرە لای ئێمە بژی با خزمەتت کەین با بتخینە سەر چاومان با تااقەتمان هەبێت لەگەڵت نایەت ئێمە کەمتر بۆمانەکرێ بەهۆی ئیش و حکمی ئیشکردنەوە دێین لە خزمەتیا بین حتا بۆیان کردی بتم وتوانن سەرم لێ بن من ئەتوانم دانیشم نەیسم توانی ئەو کاتەخوا کەریمە انشاءالله باش خۆی گەورەتوان بۆ بهێڵێت تەمەند درێژتر بی انشاءالله قوربانە عمرتان درێژ ئەوسە ڕستمێکە بێ پیشان نین بیدایەت خۆ ئەگەر پیشامان بیت تۆ بزانم بە سەرچاو جەنابتان دەناسێتەوە دایم لەخوا بە زیادی ئەوە ڕابێ ئەمە وێنەی مامۆستا عەباس وەبزانم چەند ئەندامێکی دیکەی خێزانەکانتان ئەمە مامۆستا عەباس دەناسی تۆ لەم وێنەیە وەڵڵا نایان ناسم ئێستا چاوم کە محکوم بوو مەسەلەن ئەمە خۆتی تۆزە خۆرەکەیە لە ڕستمەکە بزانە ئەم دوانە لە باوەشی باوکەن چێتەوە سەر ڕستمەکە وا زۆر سرت نابینم ئێستا بەو حاڵە ئەوەی ڕسمی خۆما بینم ڕاستەکەی ئەریوەمە دەخوا بە زیاد بێ باشن مناڵە منەستەکەم ئەمەیان مامۆستا عەباس بێ بەخوا مامۆستا عەباس ڕەوەشتێ هەروە ئەسمەرە ئەختەرە هەمویان قوربانە دەی خۆی گەۆ لە یەکتانەکە ئینشاءالله ئێمە زۆر زۆرمان ناکەین ئینشاءالله دەخوا بە زیاد بێ یەخوا بێ وەی بن ئینشاءالله عەمرتان درێژ بێ خوا بکە خوا یارمەتی مناڵەکانی منیت بدا و یارمەتی ئینشاءالله تا چەند دڵخۆشی بەوەی کە مامۆستا عەباس یان منداڵەکانی دیکەت خەڵکی دیکە لەیان ڕازی یان بوونەتە هاوکار دەستگرتنی خەڵکانی دیکە چ لەوەی کە مامۆستا بوون لە قوتابخانە لە مزگەوت و ئێستا لە ڕێگەیەکی دیکەوە خزمەت بە خەڵکیەکەن بەخوا زۆر زۆر پێم خۆشە پێم خۆشە یارمەتی خەڵک بە پێم خۆشە قسەی خۆش بێ پێم خۆشە سەردانی خزم و کەسوکاری بە پێم خۆشە خۆیان حتا بتوانن لە بەردەمی مسلمانان بڕۆن ئەی بەخوا حەزەکەم مسلمان بن ڕێک و پێک بن لەگەڵ هاوسەریان لەگەڵ مناڵیان لەگەڵ ڕەفیق و برادەریان قوربانە بوون دای ڕابعیان ئەمەوێت پرسیاریەوەت لێ بکەم لە قۆناغەکانی ژیان تا قەت هەبووە هەز بەوە بکەی خۆ نەخواستە منداڵەکانە لە دەست بێ ینی ناڕەحەتی بگاتەوەی کە منداڵەکان لە دەست بدەی ئەری بەخوا ئەری وەڵڵا لە سجنی نوگرۆ سەلمان لەو حاڵا نەبووم کە بتوانم ئەم مناڵانە لەو سجنە دەرکەم لەخوا بە زیاد بێ حەمد و سوپاس بۆخوا ئەو مناڵانم بەو ناڕەحەتیە بەو هەمووی لەگەڵا بوون ئەری بەخوا ئەمە کچەکان نا بەس کوڕەکانم هەموو لەگەڵ بوون کە کەم یەکێکیان ژنی حەمەکەریمی لەگەڵ بووە بەخوا قەت نەمزانی و وتومە خوای گەورە بیکە بە خاتری گەورەی خۆت خۆم لە ناو بچم بەڵام ئەم مناڵانە لە ناو نەچن نەخوا بە زیاد بێ بە سەلامەتی باوکیسیان نەخۆش کەوت وەڵ بوو بمری ئەویس هەر لەوێت نەمرد ئەو هەموو خەڵکە لە داو چوو ئەمە ئێمە بە ساق و سەلامەتی هێنام نەوەگرێت نەخوا بە زیاد بێ هاتوو چووی ئێران هەر عینی چت بەخوا لە کیمیاویەکە لە هەڵەبجە بووین دەخوا بە زیاد بێ ئەوانی سم دەرکردن دەخوا بە زیاد بێ بە یارمەتی خوا ناو یارمەتی من نەبووە یارمەتی خوا بووە ئەوە لە یارمەتی من نییە حەد من نییە یارمەتی من بێ بەڵام خوا یارمەتی دام یارمەتی دام بە هەر نوع دەرم کردن لە کیمیاویەکەیس و لە سجنی نوگرۆ سەلمان مامۆستا عەباس ئەزمونێکی زۆری هەیە لە تەلەڤیزیۆن و بێژەری و پێشکەشکاری چه هەستێکی هەیە لێرە زۆر جار خۆت بە تەنیا سێری بەرنامەکانیەکەی وەڵڵا هەموو تەماشا سەریانەکەم زۆر پێم خۆشە لەناو ئەو خەڵکە ئیسلاما ئەو ڕفیقە ئیسلامیە ئەو نە ڕێک و پێکە ئەو نە کوڕێکی باشە خوا نەیبڕێ خوای گەورە خوا لێتان نەکە لە یەکتان نەکە هەمووتان ئەمرتان درێژ بێ بێ وەی بن ئینشەڵڵا زۆر پێم خۆشە جامەلە ناکەم لەگەڵمایە بەڵام زۆر خۆشەویستە لای ئێمەش زۆر خۆشەویستە خۆشە منی سپاس دەگەم دایە
کوڕێکی زۆر خۆشەویستە الحەمدولillah زۆر خۆشمەوێ لەگەڵ ئەو مناڵانەی ئەوە ڕێک و پێکە ژنەکەی ڕێک و پێکە لەخوا بە زیاد بێ دەستە خۆش بێدای جان ئێمە زۆر ئەزیەتمان زیەت نییە دەبەی تۆ زۆر خۆشحاڵ بوو یاخوا سەلامەت خۆشحاڵ بووم ئێوەم ئێمە زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ جەنابتا بووین تەمە درێژ بێ ئینشاڵڵا هەمیشە تەندروستی باشە بێ دەخوا بە زیاد بێ حەمد و سوپاس بۆ خوا تا ئیمڕۆ هێناومە هەر ناڕەحەت نەبووم الحەمدولillah بەشێکیشی ئەم گوندەیە یاخوا لەش ساغ بێ یاخوا عەمرت درێژ بێ یاخوا بێوەی بن ئینشاڵڵا خوا یارمەتیتان بە ئینشاڵڵا با منیشەوە بڵێم لە ژیانمانات ئەوە وتنی ناوێ ڕاستی قەرزاری زۆری دایکمانی زۆر دایکمانمان ئازێت داوە داوا لە خۆی گەورەکەین پاداشتی باتەوە داوای لە خۆیەکین گردنمان ئازاکە ئەو لەم هەموو چەرمەسەری و ناڕاحەتیانەی کە لە ئەحماواوە لە ساڵەکانی هەفتە تێکەوتوین هەتا ئێستا کە ساڵی 2024 هەمووی بەڕەنجیشانی ئەو بە ئازایەتی ئەو بە قوربانیدانی ئەو بەڕاستی بەرەماتووە بە ئێستاشەوە کە تەمەمان لە سەروی چیلەکانەوەیە برا گەورەکانم خوشکە گەورەکانم تێپەڕیوە ئەوە نە یارمەتیم بی ئەم مناڵانە بچنە ماڵی خۆیان ئەتر هیچم ناوی بەخوا ڕەوشت لەگەر باوکی مابوو ئەمری خۆی نەکردبوو ئەیوت تخوا ژنەکە من داخم لە دوای خۆم ڕەوشتی لێ بێت کی بەخوێگی کا کێ ژنی بۆ بێنێ کی ماڵ و حاڵی بنێ بە یەکەوە ئەموت خوا گەورەیە کابرا خوا ڕەحمان ڕاحمینە چۆنەوە پەکیەکەوێت لە ناو شەش برایە پەکی ناکەوی ئینشاڵڵا لەخوا بە زیابێ خوا یارمەتی دای سەر ڕشتوەتە ماڵ و حاڵی خۆی مناڵی خۆی لەخوا بە زیابێ سپاسی خواکەم مەبەستمەوە بوو کە ئێمە لە سایی خوا و دوای ئەویش دایک و باوکمانە ینی ئەم بوونەمان هەیە ئەم وامان لێ هاتووە کە بتوانین خزمەتێکی بچووک بە خەڵکی خۆمان بە خەڵکی کوردستان ئەوەی کە بتوانین و دەستمان پێی بگە دەنگمان پێی بگە هاوارمان پێ بگە خزمەتێکمان کردبێ ئینشاءڵڵا بەشێک لەو پاداشتەی کە بۆ ئێمەیە هی دایکیشمانە هی باوکیشمانە دوای خێریان بۆەکەین ماوەسە دوای ڕاپەڕین گەڕانەوە یەکەم کارتان چی بوو بۆ ئاوادانکردنەوەی ئەحمەد ئاوا بە خۆشحاڵیەوە گەڕاینەوە زێدی با و باپیران گەڕاینەوە ئەحماوە زۆرمان پێخۆش و سوپاسی خۆمان لەسەر کرد بۆیە یەکەم جاریش دەستمان کرد بە دروستکردنی مزگەوتێک بۆچی چونکە هەستمان کرد هەمومان کۆوە کاتەوە جارێکی تر مزگەوتەکان هەمیشە هۆگریان بووین قورئانمان تێدا خوێندوون تیاندا گەورە بووین فێری نوێش کراوین نوێژمان تیا کردوین بە کۆمەڵ کۆ بووینەتەوە خۆشی و ناخۆشیەکانمان لەوێ بووە هەر بۆیە ئەم مزگەوتێک کە ئێستای بینن ڕاستە گۆڕاوە دوجار تازەمان کردەوە بەڵام یەکەم جار بە هەمومانەوە پێش دروستکردنی خانوەکانی خۆمان کەپرێکمان دروست کرد بوو پێش خانوەکان مزگەوتەکەمان ئاوادان کردەوە لە ئەحماوە دەرس و دەور و پەروەردەی مزگەوت چۆن بوو ئەو کاتە وەکەوەی بڵێ کە ئێمە لەسەرەوە گۆشکرابین هەرواش بوو یعنی لەگەڵکردنەوەی مزگەوتەکەش ژوورێکمان کردەوە یان دوو ژوورمان هەبوو بە تەنیش مزگەوتەکەەوە کردومان بە قوتابخانە من و هاوڕێکانم لێرە کۆمەڵێک گەنج بووین تازە پێگەیشتین ناومان نا قوتابخانەی دەنگی باوەڕ ئیدی هەرچی مناڵی ئەحماوا بوو لێرە لەم مزگەوتەیە لەم قوتابخانەیە کۆمانەکردنەوە قورئانمان نەخوێن تەجویدمان نەخوێن ئامۆژگاریمان نەکردن ئامۆژگاری دەکراین خۆمان تێدا ڕێئەخەز بۆ سەیران بۆ یاریکردن توزانم بۆ سعیکردن بۆ دەرس و دەور خوێندن زۆر خۆش بوو قوتابخانەیەکمان بوو وەکەوەی بڵێ بەردی بناخەی با بڵێن قوتابخانەی ژیان بوو بەمانای وشە ماوەسا دواتر حتممە باز لە ئەزمموی خۆتەکەم لەگەڵ میدیا بەڵام خاڵی دەستپێکی میدیایی شێوە بزانام هەر لێرەوە بوو ئێرە وەکەوەی بڵێ کە فعلەن ئەم مزگەوتە بوویە خاڵی وەرچەرخان بۆ ژیانی من و هاوڕێکانم هەر لەم قوتابخانەیە هەر لەم مزگەوتەیە ئێمە دووشتمان کرد یەکەم بڵاو کراوەیە پێمانوت نەشرە وەکو چۆن لە قوتابخانە نشریان پێ کردین هەفتانە بەڵام نەشرەیەکمان دەرەکرد
بە دەستی خۆمان بە نووسینی خۆمان بە قەڵەمی خۆمان بە دیزایانی خۆمان لە سەرەتای ساڵی 90ەکان لە حوشەی مزگەوتەکەی هەمە هەڵمانەواسی هەموو شتێکی تیاجێ ئەبوویەوە ئامۆژگاری تیابوو فەردەی تیابوو مەتەڵی تیابوو قسەی خۆشی تیابوو بەسەرهاتی هاوڵانی تیابوو ژیانی کۆمەڵایەتی تیابوو باسی جوگرافیا و مێژوو و قسەی نەستەق و هەموو شتێکی لە خۆ گرت زۆر خوێنەری هەبوو نوێژ خوێنان هەر بە تایبەت پێشەوەی کاتی بانگ بێ بە سعاتێکە هاتن بۆ خوێندنەوەی ئەم بڵاو کراوەیە ئێمە زۆر خۆشحاڵ بوون هەر بەوە نەوەستین بڵاوکراوەکەمان گۆڕی بە شێوازێکی تر وەکو ئەوەی کە پێوار چەند لاپەڕێکی سپیمان هەر بەدەست دیزاینمان کرد بەدەست بابەتمانتیان نووسی تقریبان 15-20 لاپەڕەیەک بوو وەکو گۆڤارێکەمان لێ کرد بەڵام دەستەمان نووسیەوە ئەومان نابەڵێن ئەریکاتێری تیابوو بابەتی هەمە ڕەنگی تیابوو ئاینی تیابوو ئامۆژگاری تیابوو کۆمەڵایەتی و بە هەمووش یعنی ئێمە نازانم ئەنی حەز و ئارزوو لە ناخمانە سەری هەڵدا بوو نووسین بەکاری ڕۆژنامەوانی چوزانم بە ڕاگەیاندن و میدیا دوایی ئەوە بوو با ئیلهامی ئەوەی کە لەو سەر و بەندەیە ساڵی 1996 بوو کاتێک لێرە سەرگەرمیم خولیایی خۆمان بووین لە گوندەکەی خۆمان بیسمان کە ڕادیۆی هەورابان شارەزوور لە خورمەڵ کراوەتەوە زۆر پێمان خۆش بوو هەر چۆن بوو من خۆم گەیانداوێ وتم کاکای ئیشتان لەگەڵاکەم تێستیان کردم موفق بوون لە تێستەکەی وتمان با دەست پێ بکەین بسم الله لە ساڵی 1997ەوە من بە فەرمی لە میدیا لە ڕادیۆی هەورامان شارەزوور دەستم بەکار مامۆستا فیدباکی ئەو کاتی خەڵک بۆ ئەو میدیا با بڵێن بۆ سەردەمە زۆر گەورە بوو چۆن بوو ینی میدیا ئەوەی کە ئێوە بەشداریتان کردو لەو ینی وەکو بێژە لەو ڕادیۆ چۆنی خۆشحاڵ بوون ئەزانی چۆن لە چاوەوەی کە ژیان یەک پارچە ناڕەحەتی بوو لێرە جۆرێک لە جۆرەکان شەڕی ناخۆکی و ناخۆی و ناکۆچی حیزبەکان هەبوو گرانی هەبوو نەداری هەبوو نەبوونی هەبوو لاوازی هەبوو پرۆسەکانی پەروەردە و تەندروست و خوێندن و لە نزمترین ئاسیان هەبوون لێرە لەم ناوچەیە ئێمە دەرگایکی ئەوەمان بۆکایەوە کاری میدیایی بکەین خزمەت بکەین بە هەموو جۆرەکانەوە زۆر گرنگ بوو زۆر مهم بوو ئەو کاتەوەکو ئێستا نەبوو دنیا بۆ خۆی هەمووی گوندێکی بچووک بێ بە پێچەوانەوە هەر گوندەکەی خۆمان پێ کۆنتۆڵ ناکرا پێ ئەوە ناکرایانی علاقاتی پێویستی تا دروست ناکرا خەڵک هەمووی سەرگەرمی خۆژیاندن بوو بەڵامی ترە و ڕادیۆیە با بڵێن دنیایکی تازە بوو بۆ ئێمە فعلا دنیایکی تازە بوو توانیمان خزمەتی خەڵکیش پشتی لەو کاتێ بە ڕادیۆ بەس بۆ هەواڵ بۆ زانیاریەکان لەبەرەوەی کارەبا نەبوو لەبەرەوەی هیچ تەکنۆلۆژیایەک لێرە نەبوو لەبەرەوەی هیچ خزمەت گوزاریەکی ئەو تۆ نەبوو تەلەڤیزیۆن و ئەوانە و بورج و شەبەکە و ئەوانە مەسەلەن لە خزمەتی خەڵکان هەبوو هیچ شەپۆلێکی تەلەڤیزیۆنی و ڕادیۆیی نەئەگەیشتە ئێرە کە ڕادیۆی هەورامان شارەزوور بوویەوە ئیدی خەڵک لە ڕێگەی ڕادیۆوە هەموو دنیای لێکرایەوە ئێمە هەموو زێکمان خستە خزمەتی ئەوەی کە چۆن بتوانین لێرەوە خزمەتێکی لە ڕێگەی میدیاوە خەڵک بکەین و فعلیان ڕادیۆی هەورامان شارەزوور توانی خزمەتێکی زۆر گەورە بکە زۆر باشە ئەوسا پێما بە کاتی نوێژی نیوەڕۆ ئێمە نوێژی نیوەڕۆمان دەکەین دواتر گفتوگۆ کەشمانە بەردەوام بێت ڕاستیەوەت کرد کە ڕادیۆی دەنگی هەورامان بووە هەورامان شارەزوور دوای ئەو ئەزمموی قۆناغی باشترتان بڕی بۆی بێنە ناو میدیاوە ئەتوانین بڵێن کارکردن لە میدیاوە میدیای حەقیقی بەوەی کە لەو کۆمیونیکیشنێ هەبێ لەگەڵ هاوڵاتیان و وەرگر و ئەوانەیە بەڵێ لە ڕادیۆی هەورامان شارەزوورەوە دەستی پێکرد کە ئەزمموێکی تازە و خۆش و دەگمەن بوو بەڕاستی لە ناوچەکەیە لە ساڵی 1970ەوە کارمان تیا کرد دوایی وەرچەرخانێکی تر ڕوویدا بووە میدیای بینراو واتە تەلەڤیزیۆن کاری میدیایی تەلەڤیزیۆن ئەویش تقریبان لە ساڵی 2001 بۆ گۆڕانکاریە بە دانانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ کەناڵی مەرکەزی لێرە لە خورماڵواتە هەر ئەو شوێنەی کە ڕادیۆمان تێدا دانابوو هیچمان تێدا کرد بەم وەرچەرخانە بووە کەناڵی مەرکەزی تەلەڤیزیۆنی کۆمەڵ و ئەزمموونێکی تازە و ناوازەی دیکەی ژیان و کاری میدیاییمان دەستی پێکرد و بەڕاستی زۆر باش زۆر ئەکتیڤ زۆر سەرکەوتوانە ئەدامان کرد لەگەڵ هاوڕێکانمان چی بوو زیاتر
ڕاستە لە ڕووی تەکنەلۆژیا و ئامێر و کەرەستەکانی بەردەستەوە شتی سادە و ئەوانە بوون بەڵام دڵسۆزی خۆمان زۆر گەورە بوو حەزی خۆمان زۆر گەورە بوو توانای خۆم و هاوڕێکانم زۆر گەورە بوون ئەمە وای کرد کە خەڵک پێشوازێکی گەورە لە میدیاکە بکە لە تەلەڤیزیۆنەکە بکوە ڕاستەوە خۆ چوە ناو جەماوەرە خەڵک ئازادانە تێکەڵی کاری میدیایی ئێمە بوو پێشوازیمان هەبوو کۆنتاکتی باشمان هەبوو بەرنامەکانمان پێک هاتبوو لە هەواڵی ڕۆژانە کەلادا هەواڵمان وەرەگرتووەماندایەوە بە خەڵک لە میدیا جیهانەکانەوە تەوان و خەڵکی خۆمان ڕۆشن بیرە کرد بە بابەتە ئاینیەکانەوە بە بابەتە نیشتیمانیەکانەوە بابەتە ئەدەبیەکان و بابەتی هەمان ڕەنگ شتی ناوازە با بڵێن فەرهەنگ و ئەدەبی هەورامان کوردەواری یعنی تەحلیلات و شیکاری سیاسی بارودۆخی ناوچەیی و زانم ناوخۆیی و جیهانی هەمومان تاوتوێ کرد بەخشی ئەم تەلەڤیزیۆنەتان تا کوێ بوو یانی تا چ سنوورێک بوو لەم ناوچە ئەو کات کەناڵی کۆمەڵ و میحورەکەمان با بڵێن بچوو بوو تەلەڤیزیۆنی کۆمەڵ خورماڵ و هەورامانی یەکگرتەوە لەگەڵ هەڵەبجە و شارەزم بەڵێ زۆر باشە دواتر حتمما لە میدیایا دێنە سەر ئەزمموی جەنابتان لە کەناڵی پێیان بەڵام لە کەناڵی پێیان ئەو گفتوگۆیە درێژە پێ دەدەین زۆر دەستە خۆش وێزگەی ژیانە هەبووە لە پارێزگا هەڵەبجە یاخود یادگاریەک شتێک ئەگەر بۆمان باس بکەین دوایەوەی لە ئەحماوە ڕاگوێزراین بەڵێ لەلایەن ڕژێمی باسی فاشیەوە هاتینە خورماڵ و دواتر سیروان و دواتر لە هەڵەبجە گیرساینەوە ساڵی 1970 هاتینە هەڵەبجە ساڵێک ژیاین دڵمان بە هەڵەبجە خۆش بوو زێدی با و باپیرانمان لێوە دیار بوو ڕاستە زوڵمان لێکرا و ستەممان لێکرا و لە شوێنی خۆمان هەڵکەنداین بەڵام جارێکی تر هەڵەبجە بوویەوە زێدی ئێمە لە ناو خەڵکی خۆمان لە نێو خزمانی خۆماندا ژیانمان بەسەرەبەر دڵمان خۆش بوویانی بەڵام لێرەش دیسان ڕژەمی باس نەیهێش جێگیر بین نەیهێش دڵخۆش بین نەیهێش لە نێو کەس و کار و نیشتیمانی خۆمان و شارەکەی خۆماندا بژین ساڵی 1970 لە سەروبەندی شەڕی عێراق ئێرانە ئەم ڕژێمە بە دەرفەتی زانی چەکی کۆمەڵکوش چەکی ترسێنەر چەکی لەناوبردن جینۆسایدی گەلێک دەستی بە جینۆسایدی ئەم شارە کرد دەستی بە قڕکردنی ئەم شارە کرد هاوڵاتیانی ئەم شارەی کیمیایی باران کرد خۆتان نەزانن 16 ساڵی 1970 لەم وڵاتە لەم کوردستانە هەڵەبجە بووە قوربانیەکی گەورە لە یەک ساتە وەختا 5,000 ڕۆڵەی لەدەستدا هەزاران کەس بریندار بوون هەرچی هەبوو نەبوو لێرە ئاوارە بوو ئێرە بووە جێگەی تاقیکردنەوەی ترسناکترین غاز و ترسناکترین مادەی ژەهراوی و ترسناکترین چەکی کۆمەڵ کوش ئێمە بەشێک بووین لەگەڵ ئازارەکانی ئەم خەڵکەیە بووین ژیاین ڕاستی ئەوە قەدەری خوا بوو وەکو دایکم باسی کرد کە ئێمەی لێرە دەرباس کرد لەم چەکە لە گەڕێکی پیر محەممەد بووین ئەو هەموو ناپاڵم و غازە ترسێنەر و بۆمبە گەورەیە ئەڕژا بە سەرمانایانی ئێمە مناڵ بووین ینی بەڕاستی نەمانەزانی خەریکە چی ڕوو دەدا ئەمان دەزانی ئایندەمان بەرەو چێ دەڕوە دوجار قەدەری خوا ماینەوە ئاراممان گرت تا ئەو بۆمبارانە تەواو بوو جۆڵەمان کرد هەیەکە و بەرەو شوێنە ڕایە کردەوەی بوو بە قوربانی خوا لێ خۆش بێ و شەید بوو ئەوەشی مابوو بریندار بوو چوزانم ڕاگوێزرا هاتینە دەرەوە سێرمانە کرد هەمووی لە شوێنێکەوە ڕاکە هەرێکە و بەرەو ئێران یان چوزانم ئێمەش بە هەمان شێوە دوایەوەی ماینەوە لە هەڵەبجە دڵمان نەهات ڕاستی هەڵەبجە بەجێ بێڵین بۆ ماوەی هەفتەیەک زیاتر ماینەوە لێرە پاسدار بە زۆر دەری کردن وتی ئەبێ هەر دەربچن لێرە چوینە بیار و لەوێشەوە بۆ سەریاس و لەوێشەوە لە وردگای سەریاس لە نزیک پاوە گیرساینەوە ئەوە یەکێک بوو لەو تراژیدیا ناڕەحەت و ترسێنەرانەی کە بەسەر ئێمەیە هات لە تەمەنی مناڵیە ئێمە و خەڵکی هەڵەبجە و خێزانەکەمان ڕاگواستن تاماوەسا بۆ نوگرە سەلمان ئەوە چۆن بوو دوایەوەیە بوو کارە ساتە ڕوویدا ڕاستی ینی ئێمە ئاوارە بووین لە ژیانێکی ناڕەحەتی لە ژیانێکیەوە دڵمان هەر لە هەڵەبجە بوو دڵمان هەر لە هەورامان بوو دڵمان لای خەڵکی خۆمان بوو بەڕاستی
ژیانمان وەکو پێویست نەبوو لەو دیویش خۆتە زانی ژیانی ئۆردوگا و حاڵی ئۆردوگا و لەناو خێمەیە لەبەر ینی مەتر و 2 مەتر چزانم بەفربارین و سەرما و ئەوانە زۆر پێشبینیکردنی ژیانێکی زۆر قورس بوو. ئیتر چزانم ئەم وڵاتە داگیرکەرانە هەمیشەوان ینی ئەم خەڵکی کوردستانە ئەم کورد زمانە جێگەی احتیمامی ئەوان نییە چۆن بژی و چۆن نەژی بەداخەوە لەوێ چزانم دەرگایشیان کردەوە دەنگۆیەک دروست بوو خەڵکی ئۆردوگاکانە بنەوە بۆ هەڵەبجە ئەوە جۆرێک لە جۆرەکان خەریکە ڕێککەوتون هەم وڵاتانە هاوڵاتان کێ دەیەوێ بڕواتەوە ئەی ماڵی ئێمەش دیارە ئێمە مناڵ بووین بە فرسەتیان زانی وتیانە چینەوە بۆ هەڵەبجە ئەچینەوە بۆ هەڵەبجە خەڵک خۆی ناو نووس کرد لەم ئوردوگان نزیکانەی سنوور پاسیان هێنا سواریان کردین هێنانیانە تەوێڵە لەوێ تسلیمی ڕژمی بەعسیان کردین ئەوەی کە بۆی نەهاتینەوە هەڵەبجە بوو ئەوەی کە نەیان هێنانەوە بۆی هەڵەبجە بوو ئەوەی کە لێیان دانە نین هەڵەبجە بوو بردینیان معسکرێک هەبوو چناری دەربەنی خان لەو ڕێگەیە من زۆر ئەو کاتە نەمەزانی چییە بردنیان بۆ ئەوێ ناوێکیان نووسین گەڕاندنیانەوە بۆ سلێمانی بردنیان بۆ ئەمنەکەی سلێمانی لەوێ 15 ڕۆژ شتێکی یاوا بوو ماینەوە کەزانی زۆر بوون زۆر بوون نازانم 100 بووین 150 بووین ڕاستی من کە مناڵ بووم نەمەزانی بەس ئەوەندە مەزانی قەرەباڵغەیەک هەیە لەوێ ماوەیەک ماینەوە ناویان نووسین و چی و عەزیەت و ئازار و بردنیان بۆ کەرکووک تۆپ زاوایە نازانم شوێنی چاوایان پیاوت دوایی لەوێ شەیەک ماینەوە سواری زیریان کرد گەنج و پیا و ژن و ئەوانەیان هەموو جا کردەوە منەناڵ بوون ئێمە مناڵ بوون لەگەڵ دایک و باوکمانە سەریان خستین بردینیان تا لە شوێنێکا خۆمیان بینیە وتیان ئەمە نگرە سەلمان ئەنفالیان کردین بردینیانە نگرە و سەلمان دوای ئەوەی لە هەڵەبجەیە بووینە قوربانی کارەساتێکی گەورەمان بەسەرە هات ئاوارە بووین ماڵمان وێران بوو هاتینەوە ئەم جارە ئەنفالی کردین ڕژەمی باس ڕاستی نەیان نەزانی چۆنمان لە ناو بەرن تر قەدەری خواشەم خەڵکە بەرگەی ئەم هەموو نەهامەتیانەیە گرت بردینیان لەوێ بە گەرما ئاوی گەرم سەمونی ڕق حتمما مامۆسا زۆرێک لە خەڵکی هەڵەبجە ئەم نەهامەتی جنابێ باسیەکی بەشاز لە شازەکان تووشی بوونیان حتمما کەسانێکیانە لە نێو خێزانەکەیاندا شەهید بوون بۆ یەکی مەبەرانەوە پێویستە هەڵەبجە چی بۆ بکرێت لەوەی کە ئەو هەموو قوربانی بۆ ینی ئەنجام داوە ئەو هەموو چەند مەسەر و ناخۆشی بەسەر ئەمەی من باسم کردووە لە تەمەنی ئەوەی خۆمام تەواازەی خۆما با بڵێین بەشێکی بچووکە لەو قوربانی گەورەیە کە خەڵکی ئەم شارە داوێتی خەڵکی ئەم شارە لە بەدەستی ڕژێمە لە دوای یەکەکانەوە تەنان بەدەستی خۆشمانەوە هەر گیرۆ دەبوون هەر بەشیان قوربانیدان بووە هەر بەشیان وەلانێنان و وەلانان و پشتگوێ خستن و تا ئەم ساتە وەختەش قسەی تیاکەین هەڵەبجە قوربانیە خەڵکی هەڵەبجە قوربانیە گەنجانی هەڵەبجە قوربانین خزمەتی پێویست نەکراون ئاوەڕیان لێ نەدراوەتەوە شتێکی بچوو کە چاوەڕێ بوون خزمەتی هەڵەبجە بکرێ بە پارێزگا بوونیەتی تا ئێستش بە پارێزگا نەکراوە هەڵەبجە بە فەرمی لەلایەن ڕژێمی عێراقەوە ینی بۆیە هەڵەبجە شایستەی هەموو شتێک خەڵکی هەڵەبجە شایستەی هەموو شتێک خەڵکی هەڵەبجە بۆیە شایستەی هەموو شتێکە هەموو قوربانیەکی داوە هەموو ناخۆشێکی بینیوە بە هەزاران شەهیدی داوە بە هەزاران برینداری داوە دەیان جارە ئاوارە و سەرگەردان و ماڵوێران بووە تووشی نەهامەتی و زوڵم و چەوسانە و جینۆساید بووە چۆن شاهینی ئاوەڕێدانەوە نییە بۆچی خزمەت ناکرێ نازانی بۆچی بەڵێنەکان جێبەجێ ناکرێن نازانین بۆچی ئاوەڕیان لێ نادرێتەوە نازانی بەڕاستی ئەو پێویستە خەڵکی هەڵەبجە مادام دەسەڵاتێک نییە خەمخۆری بێ خۆی خەم لە خۆی بخوا خۆی هەوڵی گۆڕانکاری بدە خۆی هەستێتەوە و لە پێناو مافەکانیا لە پێناو دەستکەوتەکانیا بجەنگێ و خەبات کا بەڕاستی خەباتێکی مەدەنیانە مامۆسا پێ وایە ڕژاتمان لێەوە نزیکانی پێ وایە ئەم شارە لە ڕێگەی نوێنەرانی دەستپاک و کەسانی باشەوە بتوانن خزمەتی ئەم شارە بکرێتەوە لە ڕێگەی خەڵکە دەنگە ناڕازیەکەەوە کەسانێک گەبن دەنگی ناڕازی ئەم شارە بنە پەرلەمان و لێ شەڕی مافەکانیان بۆ بکەن ئەزانی خەڵکی هەڵەبجە و تەنانەت کوردستانیش پێویستیان بە بوجەی زەبەلاح نییە پێویستیان بە پارەی گەورە و قەبە و ئەوە نییە ئەزانی پێویستیان بە چییە؟ پێویستیان بە دەستێکی پاکە پێویستیان
بە بەرپرسێکی ئەمین و دڵسۆز هەیە پێویستیان بە خەڵکانێکی بێر و ئازا هەیە خزمەتی ئەم شارە بکە ئەو بوجە کەمەی هەیەی بۆ هەڵەبجەی سەرفکە بیداتەوە بە خەڵکی هەڵەبجە بیخاتە خزمەت شاری هەڵەبجەوە ئەو کاتە هەڵەبجاوەدا نەبێتەوە ئێمە توانین هەڵەبجە بکەینەوە بە هەڵەبجەکەی چاران باشە هەڵەبجە چەند پێویستی بەوەیە لە ڕووی بیناسازیەوە ڕێک بخرێتەوە وەگەشەی پێ بدرێ و پێش بخرێ ئەوەندەش پێویستی بە خزمەتی ڕۆحی خەڵکی هەڵەبجە هەیە پەروەردە هەیە گەشە پێدانی مرۆیی هەیە پێویستی بە ئاوەدانکردنەوە و دەستێکی ئەمین و جوزانم بەخشینی ئارامی بە خەڵکی هەڵەبجەوە هەیە دڵنەوایی خەڵکی هەڵەبجە زۆر گرنگترە بەهاناوەچوونی بریندارەکانی بەهاناوەچوونی تاقانەکانی خەڵکی هەڵەبجە بەهاناوەچوونی کەمەندامەکانی بەهاناوەچوونی بنەماڵی شەهیدان بەهاناوەچوونی ئەنفالکراوەکان لێ سەدا قۆناغی میدیایی تۆ کاری ئەزمموی میدیایی تۆ لە کەناڵی ئاسمانی پەیام قۆناغی میدیایی چۆن بوو لێرە چۆن دەستان پێکرد ئێمە ئەو بەڵێنەی کە دابوومان و ئەو ڕێگەی کە گرتبوومانەتە بەر درێژەمان پێدا دوایەوەی لە هەورامانەوە هاتینە هەڵەبجە و لە هەڵەبجە ماوەیەک لەوێ لە تەلەڤیزیۆنی ناوخۆیی هەڵەبجەیە ئیشمان کرد دوجار ساڵی 2008 قۆناغێکی تازەی ژیانی میدیایی من و هاوکارەکانم دەستی پێ کرد و بەنسبەتی حاڵەتە ئیسلامیەکەشەوە بەڕاستی هەنگاوێک و با بڵێن بازدانێکی نەوعی گەورە بوو لە ڕووی میدیاییەوە ئەم کەناڵە یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی بوو بۆ حاڵەتەکەەوە بۆ ڕابوونی ئیسلامیەوە بۆ جەماوەرە ئیسلامیەکە بۆ هەموو کوردستانیش بەڕاستی هەنگاوێکی زۆر زەرور و پێویست بوو تا ئەو کاتە ئێمە و هەموو کەسایەتیە ئاینی و کۆمەڵایەتیەکان کە لەگەڵ ئەم ڕەوتەیە زۆر گونجاو بوون بێبەش کرابوون لە میدیا زەبەلاحەکان کە بە دەست دەسەڵاتەوە بوون بەڕاستی و بۆ خۆشی کەناڵی ئاسمانی بەنسبەت ئەزمموی میدیای هەرێمی کوردستانەوە ئەزممونێکی تازە بوو هەر بۆیە کەناڵی ئاسمانی پەیام و ئەو کارمەندەوە ڕێزانێکی ئیشیان تیا کردووە ستاف و بەڕێوبەرەکەی توانیان ئەم فراخە گەورەیە بۆ کوردستان و بۆ حاڵەتە ئیسلامیەکە و ڕابوونی ئیسلامی و کۆمەڵی دادگەریش پڕ بکەنەوە لێرەوە خزمەتێکی گەورەتر و پانتاییکی فراوانتری گوتاری میدیایی کە تێکڵەیە بوو لە گوتاری ئاینی و نیشتیمانی و پاراستنی بەها ئاینیەکان و کۆمەڵایەتیەکان و وەستانەوە جەنگان لە جی گەندەڵی و جی قۆرەخکاری و جی ستەمکاری و جی چەوسانەوە جی چینایەتی وەجی ئەو هەموو نادادیەی یان ئەو حاڵەتە بێزرا و قێزەورانەی کە تەبانە بوون لەگەڵ گەلی کووردا و لەگەڵ حاڵەتە ئیسلامیەکە یا بەڕاستی ئێمە نەک بۆ حاڵەتە ئیسلامیەکە بە تەنها بە شایدی هەموو ئەوانەی کە بینەری کەناڵی ئاسمانی پێیان بوون ئێمە توانیمان مۆدێلێکی جیاواز لە کاری میدیایی لەسەر ئاستی هەموو کوردستان دەست پێ بکەین کە بەوەی پێیان بکەینە مینبەری خەڵکە ڕەسەنەکە پەیام بکەین مینبەری ئەو گوتارانەی کە بەڕاستی پشتگوێ خرابوون و بیکەینە مینبەرێک کە ئاوێتە بێ بە هەموو کایە ئاینی و کۆمەڵایەتی و سیاسی و چوزانم فەرهەنگیەکان کە لە میدیاکانی دەسەڵات تا جێگەیان نەبوویەوە ئێمە توانیمان خزمەتێکی گشتگیر بە خەڵکی کوردستان بکەین و خەڵکی کوردستان بەڕاستی وا ڕووی کردووە پەیام کە ڕووی نەکردبووە هیچ میدیایەکی تر لەو زەمانەیە ئەمە توانی بێتە مۆدێلێک و وەرچەرخانێکی گەورە کە میدیای جۆرا و جۆری دیکەی بە دوای خۆی داهێنا حتمما ماوەسا باز وەکو میدیاکار وەکو ڕۆژنامەنووس ئێوەمانە زیاتر ئاگاداری کێشە و گرفتی خەڵکین و ئاگاداری معاناتی خەڵکین ئێوە ینی دەکرێت بۆ ئەم ئەزمموی ئێوە لە ڕێگایەکی دیکە لە شوێنێکی دیکەش بتوانن بچنە قۆناغێکی دیکە و ئەو کێشە و گرفتانەی خەڵکی کە هەن ینی ڕوو لە چارەسەر بکەن تەبان ئێمە هیوادارین ئەو با بڵێن سپۆنسەرە تەبەن بە ئەوە بڵین میدیا پێویستی بە هەردوو لایەنی کاری مادی و معنەوی و پشتیوانی و سپۆنسەریکردن و دەستەبەرکردنی تەکنۆلۆژیا و تەکنیکی کارکردن و توانای مرۆیی و ئەو بەو بابەتانە هەیە ئێمە هیوادارین لە هەر کاتێکە کە توانایەکی مرۆییمان هەبێ و توانایەکی زیادەی مادیمان هەبێ و لایەنی سپۆنسەر هاوکارمان بێ بەڕاستی هەنگاوی گەورەتر هەڵبگرین و بازنەی کارکردن و خزمەتکردنمان فراوانتر بکەین ئەمە هەمیشە تمۆحی ئێمە بووە وەکو پلانیش
لە بەردەستمانایە. دوای پەیام ئەنگاوێکی تر هاتارە هەر بەو ئاراستەی کە جەنابەت باسیەکەی ویش دامەزراندنی تۆڕی میدیایی بوو. ئێستا ئێمە خاوەنی تۆڕێکی میدیایین، تۆڕی میدیایی کۆمەڵ وە چەندین میدیای جۆراوجۆری لەخۆ کردووە کە هەمویان کاریگەری زۆری جابیان هەیە. پەیامی لەخۆ گرتووە، بانگەوازی لەخۆ گرتووە، سۆسیال میدیای جۆراوجۆری لەخۆ گرتووە، وەکاری میدیایی جیاوازەکەین وە کۆمەڵێک توانای مرۆیی ڕەسەن کارمەندی ئازاد دڵسۆزی لەخۆ گرتووە کە بەڕاستی بەبێ گوێداناوەی کە با بڵێن بە چەند ئیشەکە چۆن ئیشەکە ڕۆژانە ینی لەگەڵ مەنا هاوکارن بەڕاستی ئەمە زۆر زۆر سپاسیانەکەین، دەستیان ماچەکەین وە لە خزمەت هەموو لایشانە. زۆر سپاس مامۆستاگیان. ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین. ئەگەر پەیامێکە دەگەر شتێکی دیکەت مابێت لە کۆتاییدا ئاماژەی پێ بکەیت. من ئەمەوێت لە کۆتاییە سپاسی خۆی گەورە بکەم بۆەوەی کە دەرفەتی پێداین ئێمە ئەم خزمەتە بکەین و بەرز و حاڵی خۆمان هەستەکەین کە توانیومانە تا ڕادەیەک خزمەتێکی بچووک بە ناوچەکەمان بە وڵاتەکەمان بە نیشتیمانەکەمان بە خەڵکی کوردستان بە خەڵکی موسڵمان بە خەڵکی هەژار و نەودار و چەساو و ستەم لێکرا و ئەو بە حاڵەتە ئیسلامیەکە بکەین. ئەمە سپاسی خۆیاوێ، سپاسی ئەو سافە بەرز و مەزنایەکەم لە بەڕێوەبەرەوە لەگەڵ کارمەندان بەگشتی بەڕاستی لە دەستپێکی کاری پەیامەوە و لە دەستپێکی هەموو میدیا جیاوازەکانەوە کە کارم تیا کردووە تا ئێستا سپاسیانەکەم، چاویان ماچەکەم، مەمنونیانم بەڕاستی وەکو براو هاوڕێ مامەڵەمان لەگەڵ یەکتر کردو بە ئێستاشەوە و من سپاسی و خێزانایەکەم کە هەمیشە پاپشت و پشتیوانم بوون بەڕاستی لە ماڵەوە ماڵی تایبەتی خۆم کە ئێستا خێزان و دوو کچی جوانم هەیە. خی گەورە مناڵەکانی ئێمە و هی هەموو مسلمانان ساڵح و سەلامەت بکە و سپاسی خەڵکی کوردستان بەگشتی و پارێزگای هەڵەبجەش بە تایبەتی یەکەم کە هەمیشە پشتیوانێکی گەورەی من بوون لە کارکردن، هەمیشە هاوکار بوون، هەمیشە خۆشەویستیان پێبەخشیوم، هەمیشە بە چاوێکی گەورەوە سێری ئێمەیان کردووە. ئێمەش ئەوان بە گەورە ئەبینین و لە خزمەتیان نین هەتا بمێنین و دوجار ئێمە ئەتوانین بچینەوە دەست پێک و ئەم بابەتە تێکەڵی وەڵامی پرسیاری یەکەم بکەینەوە کە بۆچی لە ئەحماوەوە دەستمان پێکرد. ئێمە وەکو وتمان ئەحماوە زێد و شوێنی لەدایکبوونی ئێمە بووە، شوێنی گەورە بوون و دەستپێکردن بەکار و پرۆژەکانمان بووە و شانازی بەو شوێنە و هەموو شوێنەکانی ترەوەکەین کە لێوە کارمان کردووە یەکترمانتیان ناسیوە. لەوێوە بۆ خورماڵ و سیروان و هەڵەبجە و تا سلێمانیش ئێمە بەزێدی خۆشەویستی خۆمانی ئەزانین. سپاسیان. زۆر سپاسەکەین مامۆستاگیان. بەڵێ ئازان و خۆشەویستانمان بەم شێوازە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ مامۆستا عەباس محەممەد بەڕێوەری کەناڵی پەیام تا دیدارێکی کەسایەتێکی دیکە بە خواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.